بازان خۆشەویستان طبعا ئەوە مانگەک کە دیار نەبوون لە یوتیوب ڤیدیۆکانمان ڕاگرتبوو ئینشاڵڵا بەکاری جوانتر دەگەڕێنەوە ئەو ڕۆژ دیسانەوە دەست پێ دەکەینەوە ئەو لە پێشانگای هایتێکسین یەکەم ڕۆژی پێشانگای هایتێکسە و تقریبا ساعات چاری پاش عەسرەکەی تێ لێرانە بزانین پرۆژەی گەنجان و وەروە شەریکاتەکان کە چی نوێ هەیە عرض دەکەن زیاتر بابەتەکانمان لەمە دووە لەسەر تەکنۆلۆجیا دەبیتن کە لە یوتیوبش زیاتر ماوەک لەوانەیە لە بابەتی گەیمینگ دوور بکەینەوە زیاتر ئەو بابەتانە کە پەیوەندی بە پرۆگرام و وەروە سیستەم و داتابیس و بابەتانە هەیە دەینە ناو یوتیوب ئینشاڵڵا ئێستا لە یەکەم مۆبایلی کۆمپانیای تێکنۆ دەست پێ دەکەین کە لە کامون چ تۆرێکیانەوەیە ئەویان کامون سی پریمیەر 5G کامون سی پریمیەر 5G مواصفاتەکانی ستۆرجەکەی 512 گیگابایتە ڕامەکەی ئەکستەنشنی 24 گیگابایتی هەیە ئەکستەنشنەوەتە لە هاتەکەیەوە تۆزارەکە بەڵێ 12 لە ستۆرجەکەی خۆی وەردەگرێتەوە 12 گیگابایت پرۆسەسەرەکەی میدیاتێک دەمستری 8200 ئەڵتیمەت 5G وەرە پێش مۆبایلەکە شاشەکەی LTPO ئەمۆلێدا 1.5K 120 هرتزە باتریەکەشی 5 ملی ئەمپێرە شەحنەکەشی 7 واتە فۆرکەسی فێسیش دەداتە HDR شاشەکەی ئەمۆلێد بوو LTPO ئەمۆلێد زۆرەکەیەتی کە دیزانێکی جوانیشی هەیە دیزانەکە لەسەر کامێرەی کلاسیکا کامێرەکانیشی ئەویان لێنزی سۆنی پێوەیە سۆنی IMX 890 کە لەگەڵ شەریکەی سۆنی عەقدی هەیە 50 مێگاپیکسڵ دەدات پۆرترێتەکەشی 2 مێگاپیکسڵە هەر بە خۆتان دەزان کامێرەکانی سۆنی دایمەن کامێرە باشەکانە کە عەقدیان لەگەریان هەیە ئێستاکە کە کامێرەی مارکەی سۆنی لەسەرە کامێرەی جیازە دەتوانین تێستی بکەین بەڵێ و ئەمەشیان AI کامی هەیە کامێرەی ژیری دەستکردی هەیە کامێرایەکەیشی ژیری دەستکردە کە لە 50 مێگاپیکسڵ یکاتە 100 مێگاپیکسڵ بە داگرتنی ئەو دوو دەتوانێت تاکو 100 مێگاپیکسڵ بە دقیقی ئیشەکە لە بۆ بکاتن کەەوەش لە حاڵەتە کە هەموو کامێرەکانی بە مایکرۆ هەمووی بەکاردێنیتن لێ کاتدا BIS و OIS ستابلایزەرە OIS ستابلایزەری دەرەچێکە بە کامێرەکەی وەکو چیپسێتێک BIS ستابلایزەری داخلیە کە سۆفتوێرەکەەوە دەکاتە ڕسمەکە ستابلایز بوو لەرزین و ئەوەی تێدا نەبێت با یەکەم جا ئەنتیشێکەکەی تێستکەین هەروەک دەبینن کە لەرزینەکەی زۆر دەگەڕێنەوە تا ڕادەکی باش یعنی وە دەکاتن وێنەکان لە کاتی ڤیدیۆکە تێک نەداتن FPS-ەکانی تێک نەداتن جوانتر بە ڤیدیۆکەی دەداتن ئێستەکان خۆ سەماعەکەشی دۆڵی ئاتمۆسفێر بۆ سۆڵەکی باشی دەبێتن بۆ کاتی ئیش پێکردنی بە گشتی سعرەکەی چەنداوە ئەویان 409 دلار 409 دلار فلاگشیپە نا فلاگشیپ فاتۆمەکانمان فلاگشیپە بەڵام هێشتا ئەوان پروتۆتایپن نەمواصفاتی نەسعریان نەخرێتە بازار ئینشاڵڵا لە دوای بەدەست هێشتا فلاگشیپەکان بەردەست نەبووە بەس تەنها ئەو جۆرانەیان کە ڕێنجەکانیانە بەس ئەو فلاگشیپە لە کامۆن سیریزی خۆی فلاگشیپ بەڵێ دەستەکانت خۆ لێرانە لە کۆمپانیای دۆت فیوچەر دۆت فیوچەر ئیشەکانتان ماگەلە بۆ باس بکەیت ئەمە کۆمپانیای دۆت فیوچەر کار دەکەین لە بواری تەکنۆلۆژیای زانیاری و IT و لقێکی تریشمان هەیە بە ناوی دۆت سایبەر کە لە بواری سایبەر سکیوریتیدا کار دەکەین و بۆ کۆمپانیا بچووک و مامناوە دەکەین باشە وەکو سایبەر سکیوریتی لە چ حاڵەتێکی یان دەتوانین یارمەتی کۆمپانیەکان ئێمە ئێندپۆینت پرۆتێکشنمان هەیە و نێتوەرک سکیوریتی ئەویشمان هەیە و لەگەڵ سنتینێل وان پارتنەرین لەگەڵ سیسکۆ پارتنەرین لەگەڵ هەندێک کۆمپانیای ترە لە بواری سکیوریتیدا پارتنەرین ئێمە ئێندپۆینت پرۆتێکشن بۆ کۆمپانیەکان دادەنین فایرۆڵیان بۆ دادەنین بۆ نمونە کاتێک کە کۆمپانیەکان تووشی ڤایرۆس دەبنەوە ئێمە ئەیجنتێک لەسەر کۆمپیوتەرەکانی کۆمپانیەکان دادەمەزرێنین کاتێک کە تووشی مالوێر دەبن خۆی ئەیجنتەکە خۆی دژە ڤایرۆسە نایەڵێت توش بێت ئەگەر زیرۆدەیەکیش بوو توانی بەیپاسی بکە بۆ نمونە ڕانسۆمۆیرەکە فایلەکان ئینکریپت دەکات ئەو کاتە بە یەک کلیک دەتوانین بۆی ڕۆڵباک بکەینەوە ئەمە بە ئاگەرێکی زۆر کەمەوە ڕوودەدا ئێمە ویشانە دەکەن واتە دەتوانن سکیورێتی تا بڵین یعنی تا ڕادەچی بەهێز ڕادەیەکی زۆر بەهێزیش وەک دەبینی لە ڕۆژگاری ئەمڕۆدا
هەرچەند سکیوریتی بەرەو پێش دەچێت بەڵام هاکەرەکانیش بەرەو پێش دەچن و ڕاستۆمێری بەهێزتر دروست دەکەن ڤایرۆسی بەهێزتر دروست دەکەن ئەوە چۆی دەزانین کە ناتوانین 100% برێن دەتوانین وێبسایتەکانیان هەر هیچ شتێک گەرەنتی 100% نییە بەڵام ئێمە گەرەنتی ئەوەی دەدەین فایلەکانی نەفەوتێت بە نمونە کاتێک کە تووشی ڕانسۆمێر دەبێت لە ماوەیەکی کووردا دەتوانین هەموو فایلەکانی بۆ بگەڕێنەوە و ڕانسۆمێرەکەش بسڕێنەوە هیچ پێویست بە فۆرمات ناکات پێویست ناکە پارە بداتە خاوەنی ڕانسۆمێرەکەش تاوەکو فایلەکانی زۆر چاکە دەستەکان لە پرۆژەی گەنجانی یەک لەو پرۆژانێکی سەرنج زراعت شام وان کۆنێکتە کە لە بۆ بزنس مەنیجمنتە دەتوانێت کورتێکمان بەخێر بن وان کۆنێکت پرۆژێکتەکە ساسە سۆفتوێر ئەز سێرڤیس بۆ ئاسانکاریکردن بۆ کۆمپانیاکان بزنسەکان بۆ مەنیجکردنی بزنسەکانیان زۆر بەشمانێ دەوانێت هەموو بیکەینە یەک تۆڵ کە بزنسەکان تۆن بەکاری بن و ئاسانکاری بکەن لەوانە بەشی فاینانس بەشانێکە لە خۆی دەگرێت بەشی سێرسمان هەیە CRM بەشی فاینانس HR زۆر بەش کشتی دابوون ئینڤۆیس دروستکردنە کۆتیشن ئەکسپێنس ئاسێتەکانی کۆمپانیا ئەوانە هەموو لە خۆ دەگرێت تەنووی بەکاری بێنی بۆ ئاسانکردنی کۆمپانیاکان با ڕێگای سەرڤیس دەکاتیان لۆکاڵیە ئەپلیکیشنە یان سەرڤیس سەرڤەر ئەپلیکیشنە وێب ئەپلیکیشنە ئۆنلاینە سیستەمەکە دەتوانانی باڵێن سەبسکریپشنی هەبێتن سبسکریپشن هەیە سبسکرایب دەکەی و ماگانە بەکار بهێنی یانیش دەتوانانی داوای کەستم بکەیت کەستم سۆفتوێرەکەت پێ بدەیت ئێستا لە بێتایە بەڵام ئینشاڵڵا لە ماوەیەکی زوو دەیکەینەوە تای نمونەیەکی سەرەتایی ببینی ئەوە بەشی میتینگەکانە داشبۆردەکەیە داتاکانی تریابوون تاسک مەنیجمنتە تاسکەکانتە ئینڤۆیسەکانی دروست کرد وەک پرۆدەکت و سێرڤیسەکانی هەتا ئەوەشیان زۆر بەشی کەشی تێدایە بەڵام ئێستا دەکەیتەوە ئەی لە ڕووی سکیوریتیەوە چۆن ڕووی سکیوریتیەوە تەکنۆلۆژیاش بێزنی تەکنۆلۆژیەکانە بەکارهێناوە وەکو سکیوریتی بەلایەنێکی زۆر بێنکردووە زۆر لێری سکیوریتیمان داناوە واتە بەردەوام پەرەپێدانی سکیوریتی لە بۆ دەکرێتە زۆر چاکە دیکەی گەنجانەوە کە ئەپلیکیشنەکەمان هەیە وەرە پێش ئەپلیکیشنەکەمان ناوی پەیڤە پەیڤ لانگویج ئەپ تایبەتە بە فێربوونی زمانی ئینگلیزی کە چەندی سێکشنی جیاواز تێدەیە نعین جیاوازە لەگەڵ ئەپلیکیشنەکانی تکە چەندین ڕێگەی جیاواز تێدەیە نعین دەتوانی لەو ڕێگەیەوە فێربی بەش یەکەمان بریتە لە وۆرد ئۆف دە دەی واتە چ وشەی ڕۆژان هەموو ڕۆژێ وشەکی نوێ دێتن نعنی 24 ساعت جارێک وشەکە ئەگۆڕدرێ و دەگەر نمونە ئیگزامپڵیش لە ڕستەی کلیک لەسەر ترانسلیتەکەین ماناکە تۆ کاتەوە کوردی بامان شێواز لۆش دەخینتەوە بەشی دووەم وۆرد کۆچە واتە ڕاهێنانی وشە چاڵێنگە هەموو ڕۆژێ 5 پرسیار لێکاتن تایبەتە بە ئۆپۆزیت و ساینۆنە وشەکە لۆ منە بابرێن چەند وشەکی داگرین ئەگەر هەڵە بیتن سۆرە ئەگەر ڕاست بیتن بابرێن یەکەم وشاواتە وشەی پێینتە بابرێن کەڵەر ئەبینی کەسکە لە ئاخری پێتەری چەند پرسیار زانی و سکۆر چەندە واتە تاقیکردنەوە لێ دەکاتنەوەی تا چەند تێگەشتن ئەوە تێستە ڕۆژان بەشی وۆردمان هەیە وۆرد چیە سێکشنی جیاواز دێت لەون ئەو سێکشنانی تایبەتە بە تراڤل بە گەشت ئەو سێکشنانی تایبەتە بە سپۆرت کەسێک دەبستە گەشتیاری سەرەتا دێ خۆی فێرکاتن لە چی پێویست دەبێتن کەلیماتەکان لۆ منێستا ناڤیگەیشن دۆکیۆمنتمان هەیە هەر بەشە تەرمەندە تا 15 وشەی تێدەیە دەتوانی بیانخینەوە بەشی لێرمان هەیە لێرکوانە چیە دوو شتەیە نۆون دۆنت نۆ واتە ئەو شەگە پێشتر زانی بیتت سوایپ لێف دەکەین ئەبێ لای چەپ ئەگەر نەتزانی بینوێ بیلۆت و دەینی ئەو لەیە لۆ ئەوەی چ لە ئاخری داتەیەک دەداتێ کە تو بزانین چەند وشەی نوێ فێروی ڕۆژانە چەند بەرەو پێشەچی ئەو دواتر کویزت پێکاتن لە ڕێگەی سپیکینگ لە ڕێگەی سپێڵینگ ماچینگ بەو شێوازی لێرە بەشی ڤۆکابولەریشمان هەیە ڤۆکابولەری وشە سازی کە لە چەندینی سپێکاتیا جیاوازی وای چی ئەوە وێنەی لەگەڵ دەیە بەو شێوازەی لۆش دەکاتەوە کوردی لە ئاخریش پێتەرێت و کە چەند وشەی چاودێ ئەوانە زیادە بیتن ئەو بەشت پیشاندارێت ئەوەندە وشە فێر بووی ئەوەندە وشەش نوێ لۆت و کویزیەکەی بە هەمان شێوە بەشەشکەمان هەیە پێی گوترێ گرامەر یان کۆرس کۆرسیە ئەتوو ئەتانی لەو ڕێگەیەوە بەشداری لە کۆرسەچکەی مامۆستایەکی ئینگلیزی پێ نرخی کۆرسەکەی چەندە ڕێیتیجی چەندە ئەکسپریەسی چەندە ئایا ئەو کۆرسە لۆ بیگنەریە لۆ ئەدڤانسیا
بەشی ئۆنلاین کویزدەیە ئەتانی لەگەڵ خەڵکی پێی ڕووم هەیە ئەتانی لەگەڵ چەند برادرام بکەی نۆم نەتوسێ سەر برادری ئەتانی یەکدی تاق بکەنەوە بەشی ستۆریمان هەیە بەشی ستۆری چیە ئەتودەی بابرێن چەند چیرۆکە عەسلیە کورتە چیرۆکەوە فلۆش داخینەوە بە ئینگلیزی بەشی گەیمینش تێدەیە چاودێ سەرەتا پێتەری یاریەکە کووە بەو شێوازەیەتانی وۆرد سکیڵ ئەوانەیە ئەوەشمان هەیە گەر ئەسلێگەمە چ بکاگەر بتەوە هەدێک پێشکەشەکەی پلەی ئۆنلاینە ئەوڕۆ هەر ئەوەندە بەس بیتم بە زیاتر تەسوێر ناکەین چکاندێکی شکاری کەشماناتە پێشی ناتوانین بەردەوام لێرە لێرە کۆتایی بە ڤیدیۆ ئەوزارشمان دەینن ئینشاڵڵە بە ڤیدیۆ تەکنۆلۆژیشی باشتر دەگەڕێنەوە چاوەڕوان بە پرۆژەی گەورە لە ڕێیە وەرا پێشەوەی کۆتاییش بە ڤیدیۆکە بێتن لایکی پیجەکانی ڕێدفایر شۆپ بکەن لە فەیسبوک ئینستا و تیکتۆک کە پیجی خۆمانە وەرە ستۆری تایبەتی خۆمانە لە بۆ بینەرەکانی خۆمان سەتادە لە بۆ 15 داشکاندن لە هەموو پرۆدەکتەکانمان هەیە دەتوان سەردانمان بکەن و یاخود بە ڕێگەی ئۆنلاین شتەکان داوا بکەن و لە بۆتان دەگەین هەتا ئەوانەی کە لەناو هەولێریش ئۆردەری کاڵەکان هێن دەکەن گەیاندەکەش لەلایەن خۆمەوە دەبیتن هەر بە خۆم دەگەینمە پێش دەرکەی ماڵەکان